شارودية وانا وتي تعزفية معك يا سڵاوتان لێ بێ مناڵە عەزیزەکانی هاوڕێم چۆنن باشن هیوادارم هەمووتان باش بن ئەمڕۆ لێکێک لە قوتابخانەکانی شاری سلێمانین هاتووی چاومان بە مناڵە عەزیزەکانی هاوڕێمان بکەوێ ئەمانەوێ گفتوگۆیان لەگەڵا بکەین لەسەر ئەوەی کە ئایا مناڵان چۆن کەلوپەلەکانی خۆیان بپارێزن تاوەکو کەلوپەلەکانیان بە باشی بمێنێتەوە هەتا کۆتایی ساڵ بەرگە بگرێ لەگەڵمان بێن فەرموون چۆنی باشی ناوت چییە؟ ئاوین 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 وایە ناوێکی خۆشی ێزانن ئاوین چۆنی باشی ئاوین ئەمە پۆلی چەنە لە پۆلی چەنی من پێنج کەواتە ئەمە پۆلی پێنجە وایە پۆلەکەتان خۆشە زۆر وایە باشە ئاوین پێم بڵێ مناڵ چۆن کەلوپەلەکانی خۆی بپارێزێ بۆ ئەوەی نەدڕێ نەشکێ ون نەبێ ئەبێت بەرگرینە کتێبەکانمان بەپاکخانەی ڕایگرین کە ڕۆیشینەوە ماڵەوە شتەکانمان پەرش و بڵاو نەکەین وایە ئافرین ئاوین ئەوە چییە؟ ئەوە تەختە سڕە ئەو شتە جوانە بەڵێ ئەوە تەختە سڕە تەختە سڕە؟ ئەی باشە ئەوە چ باڵدارێکە؟ کوندە پەپوو باشە کوندە پەپوو چییە خوا؟ نازانی؟ مشک مار مێرو ئەو شتانە مویە خوا گۆشتە خوا گۆشت ئەی تۆ حەزت لە گۆشتە؟ ئەی خواردن زۆرە خۆی؟ زۆر نا؟ ئافرین مناڵە بێ بەڕێژە خواردن بخوا بۆ ئەوەی گەدەی ناوسێ وایە؟ ئافرین یەک چەپڵێکای بۆ ئاوین چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ نور یعنی ڕووناکی وایە؟ نور چۆنی؟ باشی؟ دەنگ و باسە چۆنە؟ نور باشە تۆ کە ئەڕۆیتە ماڵەوە کەلوپەلەکانی خۆ چی لێەکەی؟ فریانەی یەکسەرەوە لە ژوورەکەی خۆ بڵاویانەکەیتەوە؟ ئەی باشە دوای ئەوەی کە وانەکانی خوێن سعی و شتە تەواو کرد چی لە کتێب و شتەکانەکەی؟ ئەیکەمە ناو جانتا ئەیکەیتە ناو جانتاکەوە وایە؟ باشە ئەگەر ئێوە مناڵی بچووکتانەیە لە ماڵەوە؟ باشە ئەگەر کتێب و شتەکانە ئاوا بڵاوکەیتەوە مناڵە بچووکەکەتان یاری پێکە؟ یاری پێ ناکە؟ یاری پێکە وایە؟ دوای کتێب و شتەکانە ئەدرێ ئەو کاتە مامۆساش لێمان تووڕابێ وایە؟ ئافرین یەک چەپڵێکای بۆ نور چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ سپاردە لەو ناو خۆشە نازانی مناڵ ئێستا ناویان زۆر زۆر خۆشە منیش ناوم زیتەڵێ وایە؟ سپاردە؟ باشە پێم بڵێ تا ئێستا چۆن ئەوە دەفتەر و شتەکانە بە پاکی ماوەتەوە؟ بەرگم تێگرتو ئەوەشیان تازەیە ئەوەشیان تازەیە خۆ بەرگە تێگرتووە؟ ناڵە دایکم بۆ تێگرت ئافرین زۆر سوپاس بۆ دایکێ ئەو هیوایە بکە ئاوا هەمیشە شتەکانە بە پاک و خاوێنی ڕاگرێ تۆشە بێ ئەگەڵ لە شتەکانی خۆ بێ باشە؟ باشە ئەگەر ئەم شتانە و لە ماڵەوە بڵاوکەیتەوە بۆ بەیانی کە ئەچی بۆ قوتابخانە بە ئاسانی هەیە دۆزیتەوە یان بە پەلەیان دۆزیتەوە؟ وایە بە قورسی باشە ئێمە کە ڕۆیشینەوە ماڵەوە ئەبێ کەلوپەلەکانمان چی لێ بکەین؟ کۆیانکەینەوە بۆچی کۆیانکەینەوە؟ ئێگەر فڕێمانیا بۆ ئەبێ کۆیانکەینەوە
دواتر بۆی بە ئاسانیش بتوانین جەدۆ جیاکەینەوە. ئافرین ئەگەر وانە بێ ئێمە شتەکان مامونە بێت و بانی پەلە پەلمان تێکەوێ وایە؟ بەڵێ. باشە ئەی هیچ شتێکم پێشکەش ناکەی؟ ئەی ناڵێی زیتەڵە بەخێربێ بۆ قوتابخانەکەمان؟ دەی ئادی بڵێ زیتەڵە بەخێربێ بۆ قوتابخانەکەمان. زیتەڵە بەخێر بێ بۆ قوتابخانە. زۆر سپاس هەمووتان نەخۆشوێ من نەزانی؟ هەوڕێکەم چۆنی؟ باشم. باشی؟ باشم. باشەوە چییە؟ ئاوە تەلەڤیزیۆن. تەلەڤیزۆنە تۆ من نەبینیوە؟ بەڵێ. لەکوێ؟ لە کورسات. ئافرین یعنی لە تەلەڤیزۆنەکە وایە؟ بەڵێ. باشەم تەلەڤیزۆنە من پیشانەیە؟ بەڵێ. پیشانمەیە؟ بەڵێ. هەی لەوە خۆمم چۆنی؟ حەزەکەی زوو من پیشانایان ئیتر قەت پیشانم نەیە. حەزەکەم زوو پیشان. ئەگەر ئیتر من واز بێنم قەت نێمەوە ناو تەلەڤیزۆنەکەی ماڵەوەتان بیرمەکەی؟ بەڵێ. بەڕاستە؟ بەڵێ. ئافرین تۆ ناوت چییە؟ ئیلیان. ئیلیان؟ بەڵێ. ئیلیان تۆ لە پۆلی چەنی؟ پێنج. لە پۆلی پێنج؟ بەڵێ. ئەم ساڵاتی دێتە پۆلی پێنج وایە؟ بەڵێ. ئەی باشە خۆ ئامادە کردووە ببی بە خوێندکارێکی زۆر زیرەک و یەکەمبی؟ بەڵێ. ئەی ئافرین زۆرم پێخۆشە. باشە تۆش کەلوپەلەکانی بە پاک و خاوێنی ڕاگرتووە؟ بەڵێ. ئەی گیانەوە چییەوەنە نەرمە؟ ئەو فەروە؟ بەڵێ. ئەو پیس نابێ؟ ئەگەر بە پاکوخانی ڕاگرینە. ڕاستەکەی ئێمە پێویستە کەلوپەلەکانی خۆمان بە پاک و خاوێنی ڕاگرین چونکە ئەگەر پیس بێت تووشی نەخۆشی شەبینم بە دەسلیانی وایە؟ وایە. ئەی ئافرین یەک چەپڵێک خای بۆم دواوڕێمە. چۆنی؟ باشم. باشی؟ ناوت چییە؟ ناوم نیمە. نیمە؟ بەڵێ. ئەدی وەرە پێشەوە نیمە. گیان کە قۆزە ڕێگەڵی خۆمی ێزانی؟ ئاڕۆڵە. باشە قژی منیش جوانە. ئاڕۆڵە. خوا بەڕاستە؟ بەڵێ. ئەدی سیرماکەن وەرە توش سیری کامێرەکەکە کامان قۆستری؟ تۆ. لێن تۆ نیما چۆنی؟ بەڵا باش. باشی؟ بەڵا. نیما توش لە پۆلی پێنجی؟ بەڵێ. نیما باشە تۆ فلم کارتۆنە و بینیوە؟ بەڵێ. ئەدی ئەواڵێ چی؟ چۆن قساکە؟ ئەوە هەر بە زمانی خۆیان قساکە. ئەو بەنانایە وایە بینیم تا؟ بەڵێ. بەنانا تۆ بەنانا خۆی؟ بەڵێ. بەنانا یعنی چی بە کوردی؟ یعنی مۆس. مۆس باشە چی جاندارێک زۆر حەزی لە مۆزە؟ مەیمون. مەیمونتانە ئێوە لە ماڵەوە؟ ناوە. جا چێ وەڵایە بەش نیمانە باشە نیمە پێم بڵێ تۆ ئەو پەرت و کوشتانە و چۆنەوە پاک و خاوێن ڕاگرتووە؟ وەڵا باوکم ئەمەی بۆ بەرگ تێگرتم و ئیتر هەر خۆم پارێزگاریانەکەم. ئەی ئافرین باشە ئەکرێ ئێمە کە چوین جەڕەس لێ ئیتر شتەکانمان ئاوا لەسەر کورسەکان بەجێبێڵین بۆچی؟ لەبەرە ئیرانە تۆ ئاگاولێنەوێ بکەوێتە خوار و پیس بێ. ئەی ئافرین ئەی باشە پۆشاکەکانە چۆن پاک و خاوێن ڕاگری؟ وەڵا ناڵم پیس بێت و ئیتر کاتێککە پیسش بێکسەری خەمە خەساڵە. ئافرین ئەی کە ڕۆشی تۆ چیان لێکەی؟ کە ڕۆشتمەوە دانەنەم اینجا دوایی بەسەر ئینە سیسانکەم هەڵی ئاسم بۆی بەیانێک سەر لە بەریکەمە. ناڵی ئەقڵ و ژیر چۆن پۆشاکەکانیە پارێزێ هەر بژی یەک چەپڵێک قایم بۆ نیمانکار. باس چۆنی؟ باش. ئەی خەریک بوو بیرم چێ چۆنی چاکی و لەگەڵ کە مەزانی؟ بەڵێ. ناوت چییە؟ مەتین. مەتین ئەی لەو ناوە خۆشە مەتین واتای چی؟ وەڵا شاخێکە لە عێراق. ئافرین شاخێکە لە کوردستان وایە؟ بەڵێ. ئافرین چیای مەتین؟ بەڵێ. باشەوە قژ چۆن ئەوە جواندایە ناوە خۆ داوێناوە؟ وەڵا هەر لە ماڵەوە دایکم بۆم دایە ئیجا یەکسەر خۆشم تۆزێ ئاوی پێیەکەم ئیجا دوای یەکسەر تۆزێ ناخۆشە بێ دەبرێ هەر ڕاتە ئاسمانەکەەوە بەس یعنی ئەوەی لێ قژ وەکو من بەرزە بێتەوە؟ وەرەوە. ئەکە جوانە ماشەڵڵا قژ زۆر جوانە باشە بەڵام جێڵوشتی وای لێ نەی باشە؟ دوای قژە ئەڕووتێتەوە وایە؟ بەڵێ. ئافرین مەتین بەڵێ. ئەدی تۆزە ڕێنمای مناڵان کە چی بکەن بۆ ئەوەی کەلوپەلەکانی خوێندنیان بپارێزن؟ دەبێت کە ڕۆژی تۆ ماڵەوە یەکسەر کتێبەکانە جەدۆل دانیت و بکەیتە ناو شوێنێکەوە بۆی بیپارێزیت اینجا دوایەوە دەبێت هەموو شتێکە پاکیتەوە کە پیس بوون اینجا لەسەر عەرزەکەیە بۆ نابێ بێڵی بچووکەکان براو خوشکەکانی بچووکەکانە. بەڵێ. ئافرین هەر بژی مەتینجان تۆ لە ماڵۆ شتەکانی خۆ
بەو شێوەیە هەڵەگریکە خۆوتێ بەڵێ زۆر باشە یەک چەمڕێکای بۆ مەتینجان دەست خۆش ئەی تۆ چۆنی باشی ناو چییە ئالان ئالان بەڵێ ئالان مەتینە زۆر خۆشەوێ بەڵێ باشە ئەگەر مەتین دەفتەرێ یان کتێبێکی بیرچێت لە پۆلەکەتا تۆ چی لێکەی ئەگەر کتێبێکی بیرشێ ئەیهێنمە لای خۆمەوە تاکو هەردووکمان سەیری کتێبەکە بکەین بێکەوە تاکو هەردووکمان فێر بین نا ئەها بۆ نمونە ئەمڕۆ مەتین لێرە کتێبەکەی لە بیرە چێ وەڕواتەوە تۆ کتێبەکەی ئەبینی لێرەیە چی ئەەکەی بۆ ئەوەی کتێبەکەی نەفەوتێ بۆی هەڵەگرم ئەنجا بەیانی کە هەردووکمانینەوە مەکتەب دەید ئەمەوە ئافرین ئەبێ ئێمە پارێزگاری لە شتری هاوڕێکانیشمان بکەین تەنیا شتەکانی خۆمان نەپارێزین وایە ئافرین هەر بشی یەک چەمڕێکای بۆ ماڵێمان دەست خۆش چۆنی باشە باشی بەڵێ. ئەیکە جواب پێکەنی ئەو تۆڕوە لێو بەقەندەی ناو چییە ئەلینا ئەلینا بەڵێ ئەلینا ئەلینا لە پۆلی چەنە 5 ئەلینا بەڵێ باشە تۆ زۆرە حەز لە قوتابخانەیە یان کەم زۆر زۆر بەڵێ. باشە حەزەکەی ڕۆژێک نیتەوە بۆ قوتابخانە بۆ خۆ لە ماڵەوە بخەوی نەوەڵا ئۆ لەبێ حەزەکەم وانەکان فێر بم ئافرین لە پۆلە باشگە بۆ وانەکان نەگریت و جۆ لە مامۆساگری بەڵێ ئەی باشە دوور نییە ئێرە لە چاو تەختەکە بۆ تۆ نەخێر باشە چاوە بینێ باش ئەی ئافرین یەک چەمڕێکای بۆ لینا چۆنی هاوڕێکی ئەلینا باشە باشی ناو چییە سۆس سۆس تۆش لە پۆلی پێنجی وایە باشە ئەگەر ئێمە بەرگ نەگرینە دەفتەر و پەرتوکەکانمان دەفتەر و پەرتوکەکانمان چی لێ ئەدڕێ ئەی باشە دوایی مناڵ سوود لە کتێب و دەفتەری دڕاوە بینێ ئەی چۆن بیان پارێزی ئەبێ بەرگی تێبگرین و نەهێڵین خوشک و برا بچووکەکانمان یاری پێ بکەن ئافرین نابێ بێڵین مناڵەکان یاری بە کتێب و دەفتەرەکانمان بکەن لەبەرەوەی دوایی ئەدڕێت و ئێمەش ناتوانین وانەکانمان بە باشی تیا بکوێنینەوە وایە ئافرین یەک چەمڕێکانی بۆ لێبەر هەر بشی دەست خۆش هەلوور بەلوور تەکامە سەرد و سوور و شەمامە ئەوە بارە تەکازانەمی خۆت ڕزێرەوەی کەسی چۆنی باشی ناو چییە ئانوو ئانوو بەڵێ گیان ئانوو بەڵێ تۆ منە خۆشەوێ بەڵێ چەندێ زۆر زۆر یان زۆر بەڵێ زۆر بەڵێ منیشۆم زۆر خۆشەوێ لەبەرەوەی ئێوە مناڵی ژیرن مناڵی گوێڕایەڵن مناڵی عەقڵن وایە وایە سۆس چی بەڵێ چی بوو ناوکە و ئانوو ئانوو ئەو چی بوو سۆس بوو ها وایە ئانوو بەڵێ باشە تۆ کە ئەڕۆیتەوە بۆ ماڵەوە بەڵێ ئەم شتە جوانانە چی لێکەی خەمە ناو تاکەم و بە جوانی هەڵیێنم بە جوانی هەڵیەگری ئێگەر بە خراپی بڵاوی بکەیتەوە لە ژوورەکە تا چییە بێ پیس دەبێت و دوایی تااقەتیشی نیست ینی جوان نایپارێزیت و زوو ئەشکێ و زوو ئەدەڕێ وایە باشە تۆ مناڵی لە خۆ بچووکترتانەیە لە ماڵەوە نەخێر نیتانە برام هەیە بەڵێ براوەیە لە خۆ بچووکترە بەڵێ حەوت ساڵە کەواتە ئەبێ شتەکانی ئەویش پارێزی وایە وایە ئافرین چووکە تۆ لەو گەورەتری ئەبێ ڕێنمایی ئەو بکەی بڵێ شتەکان نەبپارێزە وایە وایە ئەنجا گۆران ێزانی لەبیرم چێتەوە لە بیرت چۆتەوە بەڵێ. دە باشە سیرێکی کامێرەکە بکە ڕێنمایی مناڵەکان کە بڵێ مناڵەکان کەلوپەلەکانی قوتابخانەتان بپارێزن بۆ ئەوەی پیس نەبێت مناڵەکان کەلوپەلی مەکتەبتان پارێزم بۆیە پیس نەبێت و زانیان پێنەکە و نەشکێت ئەی ئافرین یەک چەمڕێکای بۆ ئەنیجان چۆنی باشم باشی باشم. ناوت چییە زیوە زیوە بەڵێ. زیوە ناوەکەی تۆ لە وەراوەیەکە هەیە ئەڵێ ئەی لەو بەفرە باریوە زەوی یەک پارچە زیوە نەبەر دیارە و نەدرەخت ناورازی بەرز و سەخت وایە زیوە بەڵێ. ئەوە چییە لە بەردەمتە ئامە ئەو مەحفەظە محفەزەیە ئەی ئەو کچە کێ لە فلم کارتۆنە هەیە ئەوە- تۆی ناسی بەڵێ. کێ ئێلسا فلم کارتۆنەکەی بینیوە بەڵێ. ئەی باشە تۆ سەیری فلم کارتۆنەکانی ماوەی مناڵانی کورساتەکەی بەڵێ کامیانە زۆر بەناوە خۆشە ئەڵا یەک دانە هەبوو هی بەرات بوو ئەوەی بەراز وەڵێ من بەراز و تۆ بەراز هەمومان هەر بەرازین بەم سەڵقاوە ترشاوە گۆڵێ مەمنون و رازینەوە بەڵێ. باشە ئەوە فلم کارتۆنە کۆنەکان بوو
ئێستا شتی زۆر خۆشمانەیە ئێستا مارکۆمان هەیە کاتۆلیمان هەیە یەک دنیا فلم کارتۆنمان هەیە کە ڕۆژانە پەخشەکرێ بۆچی بۆ خۆ سەیریێوانە ناکەی وڵا ئەم فترێ ناتوانم شکەستا ئیم هەیە کاتە لێ ناکەمەوە ناتوانم ئافرین کەوانەکانی خوێن ئەو وەختە ئەتوانی سەعات 5 تاوەکو 6 ێوارە سەیری ماوەی مناڵاکەی باشە؟ ئافرین شتێکم پێشکەش ناکەی؟ دەی سڵاو لە ئاڵا سڵاو لە ئاڵا ئاڵای کوردستان سڵاو لە ئاڵا سڵاو لە ئاڵا سڵاو لە ئاڵا ئاڵای کوردستان سڵاو لە ئاڵا وا ئەمڕۆ لەژێر سایی ئەڵایە کوردستانەکەم ئاڵۆڵایە وا ئەمڕۆ لەژێر سایی ئەڵایە کوردستانەکەم ئاڵۆڵایە هەر شەکاو بێ بڵند ببینم هەر لە مەهاباد هەتا ئەفرینم هەر شەکاو بێ بڵند ببینم هەر لە مەهاباد هەتا ئەفرینم ئافرین یەکچەم لە قەمی بۆ لێبەن هەر بشی دەست خۆش سپاس چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ یاد دەیکیان چۆنی؟ باشی؟ یادت تۆش لە پۆلی پێنجی؟ باشە پێ بڵێ بۆ ئەوەی زیان بەو چاویلکە جوانەی چاوە نەگا چۆنەی پارێزی؟ ئەیکەمە چاوم کە شەوانە کاتی خەوتن ئەیخەمە ناو قەپاقەکەیە و لە شوێنێکی باش دایانێم بۆی خوشک و برا پشکۆلەکانمان دەستکاری نەکردن و نەیشکێن ئافرین بێ لە قوتابخانە ئەگەر مناڵێکی هاوڕێ و دیادی و چاویلکەیەم بەرێ بیتێ؟ نەخێر ئافرین نابێشتی خۆبەی بە کەس بە تایبەتی چاویلکە چونکە چاویلکە شتێکی زۆر تایبەتە وایە؟ ئافرین یەکچەم لە قایم بۆ یادەیکیان ئەی تۆ چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ لاوەند لاوەند؟ ئافرین کاکە لاوەند پرسیارێکە لێکەم ئەگەر ڕۆژێ یادەی هاوڕێ و چاویلکەکەی لەژێر ڕەحلەکەی بیر چوو بوو لە قوتابخانە تۆ چی لێکەی؟ ئەوێ هەڵی کرم و ڕۆژێکی کە بیەمەوە کە بینیم ئەی باشەکەیتە چاوی خۆ؟ نەخێر بۆچی؟ لە بڕۆی چای خۆم باشە لەبەرەوەی چاویلکەی کەس بۆ چاوی کەس نابێ وایە؟ ئافرین یەکچەم لە قای بۆ ماوڕێمە دەست خۆش چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ نمەی باران وایە؟ باشە ئێستا لە چ وەرزێکای؟ لە پاییزای پاییز باشە دوای وەرزی پاییز چیەت؟ زستان وەرزی زستان وایە؟ وەرزی پاییز بارانە بارێ ئیشەڵڵا خوای گیان یەک دنیا باران بارێ باشە؟ نمە؟ تۆ زۆر حەز لەوانەکاتە؟ باشە با کۆمەڵە پرسیارە لێ بکەم ئەم ڕەنگە چی پێڵێ؟ ئافرین ئەی ئەمە ئەی پینک کامێ؟ ئافرین ئەی سپی چی پێڵێن؟ وای ئافرین باشەوە تۆ چۆن فێر بووی ئەو شتانە؟ لە مامۆساکانتەوە؟ هەر بژیت ئەوەی گوێڕایال بە بەردەوام بۆ ئەوەی بە باشی وانەکان فێربی باشە؟ یەکچەم لە قایم بۆ ماوڕێمان ئەی تۆ چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ ڤینا هاوڕێی نما وایە؟ یەکتریتان خۆشەوێ؟ باشە چۆن پارێزگاری لە کەلوپەلی هاوڕێکان ناکەی؟ دەبێت بیان پارێزین لەبەرەوەی نەدرێت و هیچیشی لێ نێت و پەڵەوشتیشی پێ نەبێت دەبێت بیپارێزین ئافرین نابێ هەر لە خۆمانەوە دەستکاری شتی هاوڕێکانیشمان بکەین وایە؟ ئەی تو گۆران ێزانی؟ ئەتی گۆرانێکمان بۆ بڵێ وەی دانم وەی دایە دانم ئێشێ زۆر خراپ نازانم بووای لێها شیرینی و جبسم خواردووە دەمم پڕ میکرۆب بووە ئافرین کەواتە نابێ شیرینی و جبس زۆر بخۆی وایە؟ ئافرین ئەدی وەرنە لەمۆ وەر با بۆ خۆمان وێنەیە بگری سەیری کامێرەکەکەن منی ئەوەم خۆشەوێ زانن؟ ئافرین سواس بۆیەوە یەکچەم لە قامیان بۆ لێبەن سواس چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ ئایا ئەزانی خۆر لە خۆرهەڵاتەوە هەڵیەت؟ ئافرین ئایا ناوێکی زۆر خۆشە وایە؟ ئایا لە پۆلی چەندی؟
پێنج ئەی هاوان ئەو قژە پاک و خاوێن و جوانە ئایا باشە مناڵ بۆی قژی پاک و خاوێن بێبێت چی بکە؟ زوو خۆی بشوە؟ زوو خۆی بشە. نابێ دەستی پیسبان لە قژی وایە؟ وایە. ئافرین ئایا باشە تۆ خوشک و برای بچووکە لە ماڵەوە؟ نا بەس گەورەم هەیە. گەورەوە هەیە یعنی خۆ مناڵە بچووکی وایە؟ ئەی باشە کەلوپەلەکانی قوتابخانە و کارڕۆیتە ماڵەوە چی لێکەی؟ سعی ئەەکەم هەموو یەکەمە ناو جانتاکەم و بۆیە هیچی لێ نێ. ئەی ئافرین ئەدی گۆرانێکی خۆشیشە بۆ بڵێ. کۆمپیوتەر دانیشە لام بەرامبەر دانیشە و لێم بڕوانە ئیش و کارم زۆر جوانە عەقڵێکی گەورە و بڕم وەک دارستانی چڕم ئامێرێکی هەستیارم هەڵە ناکەم لە کارم من گەنجینەی زانیاریم بۆتان مای وشیاریم وەرا بەکارم بێنە زانیاریم لە دەربێنە. ئافرین تۆ لە کۆمپیوتەرە زانی؟ چۆ فێر بووی؟ ئەبێ پەرە بە تواناکانی خۆ بەی لە هاوینە کاتی پشۆکان بچۆرە خولەکانەوە بۆ ئەوەی بەهرەیەکی باش بدۆزیتەوە و خۆ فێری کۆمپیوتەریشتی باشە؟ چەپڵێکی قایم بووە گیان سپاس ئەی تۆ چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ لاڤیان. لاڤین؟ لاڤیان. لاڤیان ئەی تۆ منە خۆشەوێ؟ بەڵێ. زۆریان کەم؟ زۆر باشە تۆ شۆک وایە گۆرانێکی خۆشم بۆ بڵێت. لە سەرەتای ساڵەوە براکان و خوشکەکانم هاوڕە خۆشەویستەکان دەرگای مەکتب کرا پشوو هایم برایە جانۆرە قوتابخانەیە کە بۆ زانین هێنانێ بە یەکتر شار دەبینەوە ڕێگەی خوێندن ئەگرینەوە کاکەی فەلاح دیوان میچرۆ. ئافرین یعنی ئەوە حەزت لە قوتابخانەیە؟ حەزەکەی هەموو ڕۆژێ بێتەوە بۆ قوتابخانە؟ ئافرین یەک چەپڵێک قایمی بۆ لێبەر. سپاس چۆنی؟ باشی؟ ئەدی دەستم پێ بشەنە ئەو پیتی چییە؟ ئێت باشە کێ ناوی هەیە؟ هەریار نای خۆ. هەریار ئەی لەو ناوە خۆشە هەریار چۆنی؟ ماشەڵڵا زێری و چاوە جوانانێکە هەریار هەوڕێکە لە پۆلەکە وتی ئێمەش ناوەکەیمان بۆ نایە جاری وایە پێڵێن کچە چاوشینەکە وایە؟ هەریار چۆنی؟ باشی؟ ئەم شتانە هی تۆیە؟ باشە ئەگەر دوایەوەی کەوانەکانی خوێن ئەمانە نەکەیتەوە شوێنی خۆیان چیان لێ؟ هوینە بن و اینجا ئەدرێن و ئیتر شتەکانیشمان جوان ناپارێزن لەبەرەوەی کە ئێمە ناتوانین هەڵیگرین لە کاتی فرسەکان هەندێک مناڵ لە بیرێچێتەوە هیوادارم هەڵی بگرن بۆی کتێب و دەفتەرەکانی هیچی لێ نێت. ئەی ئافرین ڕێنماییەکانت زۆر باش و قسەکانت زۆر باش و بۆ مناڵەکان ئەی گۆرانیە زانی؟ گۆرانی بیرم چۆتەوە. بیرت چۆتەوە؟ سێو بخۆ سێوی سەوس زۆر بخۆ بۆی تر شتە بیر نەچێتەوە باشە؟ چەپڵێ بۆ هەریار گیان چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ دیما هاوڕێ هەریارە؟ باشە ئەگەر ڕۆژێنێتەوە بۆ قوتابخانە تۆ بیریەکەی؟ بۆچی؟ لەبەرەوەی هەموو جارێ لەگەڵما یارمەتیە شتیشم ئەیات و ئەمە. ئافرین کەواتەیەوە هاریکاری یەکتریەکەن بێکەوە یەکتریتان ئەوە نەخۆشەوێ پێویستە هاریکاری هەموو هاوڕێیان بکەی باشە ئەبێ لەناو خۆتانە تەبابن ئەبێ ئەگەر یەکێک شتێکی بیرچوو بۆی بگەڕێنیتەوە ئەگەر یەکێک نەهاتەوە بۆ قوتابخانە ڕۆژێ نەخۆش بوو هاریکاری بکەیت و دەرسەکەی بۆ بڵێتەوە فێرکەیتەوە باشە؟ یەک چەڵێ قایم بۆ هاوڕێمان دەست خۆش چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ هەنسک یعنی چی؟ واتای گریان. ئەوەی کە ئەگریاڵێ وایە؟ هەنسک گیان هاوڕێی شیرینی خۆمە هەنسک چۆنی؟ بیرتە کردم حەزێکراتم بۆ قوتابخانەکەتان چاوەڕێوە کردم بەڕاستە؟ ئەی باشە بۆچی زووتر پەیوەندی بە ماوەی مناڵانەوە نەکرد بڵێ کوڕەزیتەڵەوە تۆ لەکوێ وەرە بۆ لامان ها؟ ئەی باشە تۆ سەیری ماوەی مناڵانی کورساتەکەی؟ ئەی سوودی لە بڕگەکانی بینیوە؟ کام بەرنامەی و زۆر بەلاوە خۆشە؟ بەرنامەی ماوەی منداڵەکان گەشت و زانیاریەکان ساڵا لەگەڵ زانیاریەکان لەگەڵ فلمکارتۆنەکانیش ئافرین دە بە هاوڕەکانی تریشە بڵێ ئەوانێکە ماوەی مناڵان نبینن بڵێ بەردەوام سەیری شاشەی کورساتکەن باشە؟ ئافرین یەک چەپڵێک قایم بۆ ماوڕێمان هەنەسەی گیان
چۆنی باش باشی ناو چییە زین 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 ناوی زۆر خۆشە زانی زین باشە ئەم قفڵە چییە یاوتەلەوە بۆی کەس دەستکاری دستانەکەم نەکا ئافرین ئەو ماجیک وشتی تایە بەڵێ ئافرین ئێمە بێ شتەکانی خۆمان بپارێزین بۆی کەس دەستکاری نەکا باش ئەگەر مناڵ دەستکاری ئەو شتانەکە چی نییە هەموو شتەکانمون دەبێت و ناتوان بیشیان دۆزین ئافرین هەموو شتەکان ئەوە بێ ئەو کاتە ناتوانانی بیان دۆزیتەوە وایە ئەیە بێ ئێمە شتەکانی خۆمان چی لێ بکەین بپارێزین ئافرین ئەبێ شتەکانی خۆمان پارێزین وایە وایە. یەک چەپڵێ قایم بۆ زینجان دەست خۆش سپاس چۆنی باشم باشی بەڵێ. ناو چییە سیدرە سیدرا مناوڕێکی ترم هەیە ناوی سیدرا بەس بیرم نەماوە لە چ قوتابخانەیەکە چونکە چون بۆ ئەوێش مناڵێک وتی ناوم سیدرایە سیدرا بەڵێ حەزەکە ئێمە ببین باوڕێ بەڵێ دە باشە کەواتە ئەبێ یاری بە تابلێت و ئایپاد و شتانە نەکەی باشە باش. ئەبێ هەموو ڕۆژێ سەعات 5 سەیری ماوەی مناڵانی کورساتیشکی باشە سیدرا بەڵێ ئەدی بە ئینگلیزی پێم بڵێ زیتەڵە بەخێربێ بۆ قوتابخانەکەمان زیتەڵا بەئینگلیزی. welcome back وێڵکەم تو قوتابخانەکەمان وایە زیتەڵا welcome to the basic English school Rose ئەها چەند جوان ئینگلیزیە زانێ یەک چۆبڕێ خایم بۆ ماوڕێمان چۆنی باشم باشی ئەی گوێی وەکو منە ئەوی گوێ بەسەرتەوە بەڵێ کە جوانی ئەو گاوە گاڵتەوە لەگەڵەکەم بۆ تەسری هەیە وایە باشە تۆ کەروێشک خۆشە بێ بەڵێ ئێتوانی وەکو کەروێشک سەری عڕاکەی بەڵێ بەڕاستە ڕۆژی پێشبڕکێکتان بۆ ڕێگە خەم لەگەڵ کەروێشکی ئاسیزە زانگەم تا سەریاترە من باشە باشە پێ بڵێ وی ئەمە چییە ئەمە کێکە ناوە کێک نییە ئەی چییە ئەو ماجیکە ئەدی پێم شانە ئەی لەوە خۆمە خەریک بووبی خۆم وام زانی شیری نییە باشە پێم بڵێ تۆ ناو چی بوو جەنا جەنا وی لەو ناو خۆشە جەنا جەنا باشە تۆ ئەم شتانە و چۆن وا لەیەکەی کە نەشکێن و بە پاکی بمێنەوە و بە باشی بمێنەوە کاتێکە تەواو بم لە نووسینەوە شت یەکسەر لایە بم ئەخەمە ناو جانتاکەم چکە ئەگەر بیخەمە سەر مێزەکە لە کاتی فرسەکە ئەدرێن و ونە بێن پیسیشە بن محفەزە و شتم یەکسەر ئەخەمە ناو جانتاکە باشە ئەکرێ من ێسا لە خۆمەوە دەستکاری ئەمە بکەم بڵێم ئەمە بۆ من ناکرێت بۆچی چکە دەبێت هەر یەکێک شتی خۆی ئافرین هەبێ هەر کەسە و شتە تایبەتەکانی خۆی لای خۆی بێت و بیپارێزێ وایە یەک چەمڕێک قایم بۆ جەنایی ئەوڕێمە زۆر سپاس چۆنی باشم باشی ناو چییە نالی نالی باشە نالی پرسیارێکی لێکم نالی کێیتر لە کوردان ناوی نالیە شاعیرێکمان هەیە ناوی نالیە وایە نالی مەزن ئەبێ هەموومان شانازی پێ بکەین کە شاعیرێکی مەزنی کووردە باشە تۆش بۆ یواب وەکو ئەو لە داهاتووە بی بە کەسێکی زۆر باش بۆ وڵاتەکە و نالی باشە پێم بڵێ ئێمە ئەگەر گەلوپەلەکانمان بە باشی نەپارێزی چییە بێ هەمووی ئەدرێت و جا سعی بۆ ناکرێت لەسەری ئەی جۆم لێو نیادی دەنگە بەرزکەرەوە ئەڵێم ئەگەر هەمووی ئەدرێت و سعی بۆ ناکرێت لەسەری ئافەری ئەی باشە تۆ چۆن گەلوپەلەکان ناپارێزی کە مەکتەب تابوو هەمووی خەمە جانتاکەمەوە کە چوومەوە ماڵەوە خۆمە گۆڕم و ئەیان خەمە ناو تاقەکەمەوە ئافەرین هەر بژی یەک چۆبڕێک خایم بۆ نالی گیان دەست خۆش سپاس مناڵ ئازیزەکانی هاوڕێم ئەمڕۆ لەم قوتابخانەیە کۆتاییمان بە بەرنامەکەمانێنە زۆر زۆر دڵخۆشم لەگەڵ ئەم هاوڕێیانەمە چونکە زانیاری زۆر باشیان نامێ و هەمووشیان شتی زۆر باشیاون لەسەر ئەو بابەتی کە باسمان کرد هەتا قوتابخانەیەکی تر و بابەتێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ خواحافیز خواتان لەگەڵ